خاڵێکی تریش دیسان هەر لە نەخشەوانیە ضروریە ئەویش ئەوەیە کە بە ئەسڵ نەخشەوانی کارێکی فکریە نابێت لەمە دوورکەوێتەوە نابێت بێ بە شتێکی علمی و ئیداری بەحت بەڵکو خاصن لە لای ئێمە ئەبێت تۆ نەخشەدانەی هەموو هۆشێکت لای ئەوە بە ڕەوتەکە چۆنە چێتە پێشتر چۆن کاریگەرترە بێ ببورن چۆن نەخشەکەت وادا ئەڕێژی کە ڕەوتەکە بچێتە پێشتر ڕەوتەکە کاریگەری فکری هەبێ کاریگەری سیاسی هەبێ کاریگەری قووەتێکی بێت تۆ نەک ئیشەکە بەس ئەوەندە ئیداری بتوانی پەیکەرە ئیداریەک دیاری بکەی واتە فڵان تۆ مەسئولی فڵان بە و ئێوە 4 کەس بن و ئێوە ئەم 5 کەسە ئەم ئیشە بن بەڕێوە یان تۆ ئەم کۆبوونەوە بکەن یا ئێوە محاضەرەیە دروستکەن یا ئێوە محتەمەرێ سازکەن یا ئێوە سایتێک ببن بەڕێوە لەم بابەتانە تۆ تەنها بە تەکالیف ناکرێت بەڵکو تۆ پێویستیت بەوە هەیە لە ڕووی نەخشەوانیەکەوە تۆ پلانەکە دوادا نابێت کە جانیبی فکریت باشترتیا مراعات کرد بێ لە بەرچاو گرت بێ یعنی تۆ ئەوە تەوەقوعەکەی چی ڕوەدا بەدیلیشت بۆ ئەوە چییە خوێندنەوەی فکری و سیاسی مسبقت پێشتر هەیە بۆ ئەوانە بۆ یاڵێن ئێمە ئاوا ئەکەین ئەگەر وانە هاتۆ چی بکەین باشە ئەوەش تەمان نقطەیەکی تری